ئەو ئاڵایی بەرزیان کردوتەوە دەیانەوێت بە زووترین کات ببێتە ئاڵای وڵاتێکی سربەخۆیەک کە 100 ساڵە ڕێککەوتنامەی سایکس بیکۆ لە کوردی بێبەش کردووە. لە کەرنەڤاڵی بەڵێ بۆ گشتپرسی و سربەخۆیی کوردستان پێشمەرگە کۆنەکان لە پێشەوەی بەشداربووان بوون کە زۆربەیان گەنج بوون بۆ ئەوی پێیان بڵێن لە خەبات بەردەوامن بۆ وەدیهێنانی ئامانجە گەورەکەی کورد. ئێمە وەکو پێشمەرگەکانی شۆڕشی مەزنی ئەیلول پشگیری لە بڕیارەکانی سەرۆک بارزانانی ئەکەین، پشگیری لە ریفراندۆم ئەکەین بۆ دروستبوونی دەوڵەتێکی کوردی بۆ سەرکەوتنی میلەتی کورد. لەم کەرنەڤاڵە هیچ سنوورێک لە نێوان کوردانی پارچەکانی کوردستان و پێکاتەکانی باشووری کوردستان نەبوو. هەمووان یەکڕیز بوون بۆ پشگیری لە ئەنجامدانی گشتپرسی بۆ سربەخۆیی کوردستان. ئەم لێرەنە بناوێ ڕۆژاوا هەممیە ji bonê em peyama xwe bigîn xelkê Kurdistanê ji bo piştgiriya hemû piştgiriya bikin bidin vê firandîromê û nemaza em nema xwe bigîn navdewletî jî. کورد گەشبینە و ئاهەنگ دەجێڕێت بۆ وەدەستهێنانی ئایندە، بەڵام ترسیان هەیە لە دووبارەبوونەوەی هەڵەکانی مێژووی کورد و ناکۆچی نێوخۆیی. ئاڵای کوردستان نان و ئاو بێ، گورە ژێردەستەیی ناخۆشە، گورە کاکە بەسە ژێردەستەیی، ڕجا لە سەرکردەکانەکەین، ڕجایان لێەکەین با هەمووی یەکدەنگ بن. کورد دەیەوێت بە جیهان بڵێت لە کۆنەوە تا سەردەمی ئێستا و تەکنەلۆژیا جیهان لە هەمبەر مافەکانی کورد بێدەنگ بووە، بەڵام ئەو ڕێککەوتنەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی دابەشکرد ئێستا لە گۆڕ دراوە و دەبێت داهاتوو بۆ کورد بێت. دەمی هەر بەشداربوویەک لە کەرنەڤاڵی بەڵێ بۆ گشتپرسی دەکەیتەوە ئاواتەخوازە ئاڵای کوردستان لەپاڵ ئاڵای وڵاتانی دیکە لە بارگای نەتەوەیەکگرتووەکان بشکێتەوە و کورد بگات بە ئاواتی لە مێژینەی کە سەربەخۆییە. ڕەنجە جەمال ڕوودا هەولێر.